وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ڕەوێکی گەورە سەرزەمینە کوردەواری تەنیوەتەوە لە تەمامی ئەوانەی کە خۆیان منتەسەب ئەکەن بە قەوم و ئیتنیکە لە جۆرا و جۆر ڕەوێکی گەورە دەستی پێکردگە بە تایبەتی لە کوردەواری داگیرکراو لەلایەن دەوڵەتی کۆرپۆریشنی ئانووسی یەهود ئێرانی و هەروەها لەلایەن حکوومەتە حەلیمە کوردستان و کۆمەڵ عدەیەک ئینسان تەواوت نەبوونە تەعەللوق و دڵبەستگی خۆیان بە سەرزەمینێک نیشان ئەدەن و دەرئەچن و بەرەو بەهەشتە خیاڵی بەرەو ئوروپا و بە تایبەتی بەرەو بریتانیا تێن. لەبەرەوەی دیبەیتەکان ئاخێزە کوردەوار و سەربەخۆ تەنیا مەتن و تەنیا ترێژێر و گەنجە کوردیە بۆ خاتریەوەی ئێستەییەکان و داهاتووەکان بزانن چه ئەتەفاق لەم سەرزەمینە کەوت هەرکی سەرشانی ئاخێزی کوردەوار سەربەخۆس کە تەحلیلێک لەم شەرایطە بکە. ئەگەر ساڵیان ڕابردوو کەسانێک لەم سەرزەمینە بوایەنە یەک جملە یەک ڕستەیان بووتایە، ئێستا ئێمە بە تەعبیرە شیعەکان وەکو کرواسەکەی عوسمانمان لێ ئەکرد و منبەر بە منبەر ئەمان گێڕا، بەڵام ئەم اتفاقە نەکەفت و ئێمە مەجبور بووین یەکتەنە لە بەرامبەر تەحەوڵاتێکی عەزیم و سورعەتە ئەم تەحەوڵاتە پوێسین تەحلیلی کەین و گەرەکمان وێت دوورنەمایەک یان ئاسۆیەک لە وەزعیەتێکە واینتەیە نیشان بدەین. ئەوانەی کەوانە ئەوروپا و ئەوانەی کە بە تایبەتی وانە بریتانیا ڕۆژانە نییە کە شاهد نەبن بە سەدان پەنابەر لە ڕێگەی کاناڵەمان شۆ خەریکن خۆەکەنە ژوور و ئەکسەریتە غاڵبە ئەمانیشە لە سەرزەمینە کوردەوارە تێن لە ئێتنیگەرە جۆرا و جۆر. چه ئەتەفاقی کەوتگە؟ ئایا ئەمانەی کە ئەمڕۆ خەریکن تێن کەسانێکن کە شەڕێکی جیهانی پاڵی پێوەنیاگن وەکو ئاوارەکانە جەنگە جەهانی ئەوەڵ، وەکو ئاوارەکانە جەنگە جەهانی دووەم؟ ئایا ئەمانە کەسانێکن کە شەڕە داخڵی پاڵی پێوەنیاگن وەکو ئاوارەکانە ساڵە 91 لە کۆرپۆریشنە عێراقیە؟ چ شتێ پاڵی بەمانۆ نیاگە بە تایبەتی ئەم جیلە تازەیەی کە لە حەلیمە کوردستانە لەدایک بووگە بەجێ بێڵێت و بێتە دەرەوە، یان ئەوانەی کە لە بندەستە کۆرپۆریشنە ئێرانی؟ ئێمە گەرەکمانە تۆزێک لەمە حاڵیمان بوێ و بفەهمین چه خەوەرە. بزانن کۆمەلگایە وەختێ سەری نەبوو، وەکو بنەماڵەیە کە باوکی نییە کە دایکی نییە، تا ڕەوەندە پەروەردەکردنە مناڵەکانی بۆ ئامادەبوونیان لە ژیانە کۆمەڵایەتیە تێی بکا و ئەم مناڵە بە ڕۆشتە عاتفی بگا، بە ڕۆشتە ئیجتیماعی بگا، ئەم مناڵە بە باڵندەییە تعلیم و تعلم بگا و بە چەکەکان و ئەبزارەکان و دنیای ئمڕۆ مسلح بێت تا بتوانێت بێتە ناو مەجموعەی بەشەری. ئەگەر مناڵی هەتی و یەسیر لەدایک بوێت، ئەگەر مناڵی لە ژێرت دەسە کەسگەل نابابە لەدایک بوێت، ئەم ڕەوەندە و ئەم پرۆسەسە ناقص ئەنجامەوێت، خراپ ئەنجامەوێت. وەختی تۆ مەجموعەیەکی کۆلێکتیڤ لە دەسەڵاتێکی کۆلێکتیڤ یان گشتی یان جەمعی یان کۆمەڵیت نییە، ئەووەڵین شتی کە پێیتۆ دیارە ژەڵەژیاگی، داپۆسیاگی، مێشک و زەهنە ئینسانەکان و قسەی سەرزاریانە، یعنی ئەوەی تەبدیل ئەوێ بە نۆرم، ئەوەی کە لێو دوا لە شکڵە جامعە خۆی ئەنوێنێت، بەناوە هەنجارەکان خۆی ئەنوێنێت،
ئەوەی کە ئەوێت و قسەی باوە سەرزارە گشت کەسێک و تبدیل ئەوێ بە منطق گشتی و تبدیل ئەوێ بە کامن سنس و عقڵە سەلیمە گشتی ئەمانە هیچ کامیان دەرئەنجامە دروستکراویە ئینسانگەلێ واقعیە ناو جامعەیەکی واقعی نیەن بەڵکو و مەحسوڵاتە کەسانێکن کە گەلێکیانە ئیدەیەک لە سەتحێکی مشەخەسا بهێڵنەوە. جاوەکردنەوەی ئەوە من مەجبورم هەنێ مەسادیق بێرم. ئێوە وەبیرتان تێت و من لە دیبەیتەکەی ترا کە پاکم کردو تحلیلە قسەکانە لاهورە شێخ جەنگیم کرد. ڕۆژە ئەوەڵ کە ڕاهورە شێخ جەنگیان دەرکرد ئاخێزە کوردەوارە سەربەخۆوتی لاورە شێخ جەنگی هەیکەلە سیاسیە لاهورە شێخ جەنگی کوژیاگە و تۆ حیچێ نیەی و ئەوانەی وانە دەور و بەرتا هەناریاگە پاڤڵ و ئەوانەی پشتە پاڤڵن وەلێ تۆ لەبەر خاتری ئەوەی دەروونە گەورەیەکە نییە فکر ئەەکەی بەمانە تۆ قودرەتە هەست بزانە ئەگەر لاهورە شێخ جەنگی چهرەیەکی مبارز یان ڕەحبەرێکی کاریزماتیک بوایە ئەم کاریزمایە بە حزورە دیگەرانە دەور و پشتی نەئەگرت بە حزورە دۆلارهای ناو بانکی نەئەگرت بەڵکو لە کاراکتەرە خۆی ئەگرت ئەوەی دوژمن لێ ئەترسی کاراکتەری بوو ناوی بوو ئەوەی دوژمن لێ ئەترسی شەخصیەتە بتەوە لاهورە شێخ جەنگی بوو دەی لاهورە شێخ جەنگی و ئەمسالە لاهورە شێخ جەنگی وەکو مەسعود بارزانی وەکو عەبدوڵڵا ئۆجالان وەکو قاسملو هیچ کام لەمانە ئەمانە مەولودە خۆیان نیەن خۆیان پێک نەهاوردەگە دروست کریاگن گەورە بووگن فویان تێکریاگە ئیمکانیات نویاگەسە بەردەستیان کەسانێک وایان دیگە کەسێک لەوە هەمەستنە دێکە دابنێ دەرنەتیجە ئەم ئینسانە ئەوەی ئەنجامی ئەدات بەراوردەکەی کاولیە سەرکەوتنی تیانە و من جاروبار لەگران نەسیحەتم کردام چون هەر ئینسانی ئیمکانی هەست دەرئەسەر ڕەنجێکە تووشی ئەوێت لە جێگەیەکە شرایط زندگی واداری بکات کە ڕێگەیەکی تر هەڵبژێری بەڵام ئەم اتفاقە بۆ ئەم ئاغا نەکەفت و ناکەوێ ئەم ئاغا بە تۆرە مطلق حەزف کریاگە و حەزبی ژەگرێ چون عەدەدی نییە چون حیچێ نییە وەختی حیچێ نییە مەقامێکە و پۆستێکە و مۆرێکە لێ ئەسێن و تێ هەڵەدەن بڕوە زریکە زریکیشی پێ ناکرێ ئەعزای دەوروبەرە ئەم ئاغایشە ئینسان گەلێک نیەن کە لە دڵە باوەڕێکی بتەوە هاتوێتە دەرەوە کە ئەم باوەڕە بتەوە خەیرێکی عمومی تعقیبکە بەڵکو ئەوەی ئەمانە بە یەکۆگری ئەدا مەقاماتێکە کە بێجگە ماستاوکردن و نۆکەریکردن بەدەست نایێت یعنی ئەمانە نە بە شەهامەت نە بوێری نەمە چەکە کوردانە و نەمە چەکە مردانەیە نەمیانە بەدەست ناوگە ئاخرەکەی ئەمەسە کە ئەمانە حەزبن هەر وەختی ئەرباب ئیرادە بکا بنەوێ لە کلکی ئەمانە فڕیانەدا ئەمانە تەوانە وێسیان بەرهەڵەسدان و مقاومەتیان نییە بۆ لەبەرەوەی کەسێک ئەمانەی دروست کردگەن ئەمە بەو مەعنا نییە ئێمە معجزە ئەکەین ئایندە ئەوێنین جامە جەهەنەمامان هەستیا ئەنوارین نە داستانەکە خەریکە وا ئێژێت ئەم مەسئلە هیچ بنەڕەتی کیتیانە هیچ ئوسولێکی تیانە هیچ بنەمایەکی تیانە و لەزا ئەوەی لەسەرۆی وێنی شانۆگەریە و لەم شانۆگەریە منتقە سیاست بە تۆ وایژێت دوودانە پادشاه لە وڵاتێکا جێگایان ناوێتەوە مەگەر ئەوەی کە ئەربابیان بوێت ئەرباب داینیاونە کناری یەکتری بزانە ئەگەر ئەربابێ مەوجود نەوێ مەسعود بارزانی و جەلالە تاڵەبانی لە کناری یەکتریا قەرار بدات هیچ پادشاهی حزورە پادشایەکی تر تەحمل ناکە هەروە هیچ پیاگە ساڵەمێ حزورە فاسقەیە ژنێک لە لای تەحمل ناکرێ یعنی ژنێ بەش ناکاتەکە پیاەکی ترە
مەگەر پیاکە عیبە گەورەیەکی تیاوێ مەگەر پیاکە خلەلێکی تیاوێ وەگەرم کارە ناکە بە هیچ شێوەیەک دێ وەختی پاڤڵە تاڵەبانی ئەنەوێ لە کلکلاهورە شێخ جەنگی فڕێداتە دەرە و بە چ دەلیلێکی شێبێرێتی وە ئللا ئەوەی کە تۆ ئیشی مەچەکە زۆرداروێ دەی تۆ لە مەرحەلەی ئەوەڵا کاورە ئەنەوێ لە کلکە دەرە ئەکا خەل ئەسلاحە ئەکا 50 دانە تۆمە دەنێتە پاڵت و فڕە دەداتە دەرەوە تۆ لە قەدەمە ئەوەڵا دۆڕیایی معلومە دۆڕیایی بازیەکە بەم ڕاحەتیە سەجا ئێستا ئێمە تێن ئەم ڕەوەندە بەڕەسیەکەین کاکە مەردمی ئێمە بۆ حەلەق و بەلە قساکە ئەم مەردمی ئێمە بۆ کاولە ئەم مەردمی ئێمە لە کەی کاول بووگە ئەم مەردمی ئێمە بۆ هەر دەرئەچێ و هەر پێی ناگا بە چی قەرارە بگا خەڵکە حەلیمە کوردستان وازیاتر لە 300 ملیار دۆلار پوڵیان لە بەردەساوگە عیدەیەکیان ئەوەنە تەقیگن لە پڕێکا بە هەزاران ملیۆن دۆلاریان تیا پێیا بووگە بۆ ڕەوەکەن دەرەچن بۆ دەرەچن لەسەر چی دەرەچن بۆ کوێ قەرارە بین تەسەورە ئەوانە لە جەهانە ئەوروپا چییە چه خەوەرە لە ئەوروپا چه اتفاقی لە ئەوروپا ئەکەفێ ئەمە نوکتەیەکی فرە مهمە جا بۆ خاتریەوەی ئەم نوکتە بکەم و بابێمە سەرە مەسئلەیەک بزانە ئاشنابوونە ئێمە هاوکاتە لەگەڵ لە دەستچوونە سەرزەمینمان و دانیانە دەوڵەتی جعلی بەسەر سەرزەمینە کوردەوارۆ لەگەڵە کۆڵەکەی چەپە ئەدەبیاتە چەپ ورود دەکاتە سەرزەمینە ئێمە و تەمامە ئەم حیزبگەلەی کە بۆ کورد دروستکردیاگەن گشتیان لە کۆڵەکەی چەپەوە هاتکەنە سەدەرەوە ئەم چەپە هەنێ فەرهەنگی دەکی خۆیان هاورد چەپی سەقەت چەپی دواکەوتک چەپی دەرک نەکردگە مەسئولیەتدارە بۆ نابودیکردن ئەم سەرزەمینە ئاوە هاتە ناو ئەم سەرزەمینە بزانن مهمترین داستان ئەمەسە تەمامە مبارزاتە چریکیە دەورانە قەرنە 19 و 20 ئەکسەریەتە غاڵبیان لە لادیەکانی ئەوروپا وە کشوەرەکانی تر ئەم جەهانە اتفاق کەوتن بێجگە لە ئستەسناعاتێک کە لە دەهەیە 67 وەکو ئیرلەندیەکان و وەکو بریگاردە سوورەکانە ئیتالیا کێشیاناوە شار کە بریگاردە سوورەکانە ئیتالیا ڕێی جمهوریشیان تەرۆر کرد وەکو ئیرلەندیەکان کە کێشیانە ناوی شارەکان و شەڕیان لە ناوە شارەکانە کرد لە منتەقەی ئۆلستەرا دەستیان پێ کرد لە ئیرلەندی شومالیە ما بەقیێ داستانە مبارزاتە چریکی لە لادیەکانە بوو ئەوانەی کە پێیان ئەوتن سەرڤنت بە زوانە ئەوروپایی بە زوانە خۆمان ئەوێت و جووتیار زەحمەت کێش پاڵە با هەموو پاڵە و جووتیار و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێزی پشتیوان ئەمە ئەم داستانە بوو لذا ئەوەی لە جەهانا کەوتە ڕێ مەوجێک لە گەورەکردنە دەحقان جووتیار ڕعیەت لە بەرامبەر تەبەقەی شاریا بوو لادێ بەرزۆ بوو شار دایەنەمری سەری وتیان خەڵکە شار کڵاو بەردارە خەڵکە شار درۆزنە خەڵکە شار فاسدە خەڵکە شار بێ ئێرادەست لذا پڕۆلەتاریا و تەبەقەی کارگەرە ناوە کارخانەکانە سەنعەتی قیامی نەکرد ئەکێ هێزیدا بەمانە دەحقانەکان سرڤنتەکان چ لە ئەنقلاب ئۆکتۆبرە چ لە چینە مائۆوە چ لە کوبایە چگوارە چ لە بولیوی و چ لە ئەمە یە مەوجێکی دروست کرد لە تەقەدوسسازیە لە لادیئی بوو بە شتێکی مقەدەس ئەمە وەلی و دوا دار و دەسێ مەنسوورە حکمت مەسخەرانە کردوە جامانەیە کۆمەڵە بۆ چون جریانە کۆمەڵە نەیتوانی بوو دوودانە شاری بێرێتە دەرەوە اتفاقی لە ناو شارەکانە خا تەبەقاتە هاڕیاگە خوار
ببرجستكردن فرهنگ لادهی گرکی بیواتە بەرەوە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ کادوتی ئەمە کوردایەتی شارە با بفەهمی ئێمە ڕۆڵەی سەردەمە خۆمانین پس ئێمە با بفەهمین ڕەوەندە تەقەدوسسازی لە لادێ ڕەوەندە اتفاقاتە جهانە قەڕنە بیستومە پس ئەمە ئیشێ بشکێت بیهاڕی لە بینی بۆی چون تەغییراتە بنیادین دروست بووگە ئەمە نوکتەیەکی تر بزانن مارکسیزم لە سەرزەمینە ئێمە تعبیرە گەن کریاوە ئەوەی مارکس بناسێت ئەوەی ئاشنایی بوێتە کە ئەدەبیاتە چە بە یەک نوکتە پێیەوە وەختێ تۆ دووگانەی سەرمایەدار و پرۆلتاریا دروست ئەەکەی یعنێ سەرمایەدار حاڵی خاسە جێگەی خۆشێکی هەست ژیانە خۆشێکی هەست ژیانە پرۆلتەر ژیان کەسیفێکە لذا پرۆلتەریش ئێشێ بوێتۆ سەرمایەدار یعنی ئەو جایگاهە کە سەرمایەدار هەسی هینە پرۆلتەرەوە پرۆلتەر ئێشێ بیگرێت ولذا پرۆلتەر ئێشێ حاکمە تەمام قدرەتە خۆی داهاتە خۆی و خەلاقیەتە خۆی و وجودە ئینسانیە خۆی وێ پس مارکس کارگەر مقدس ناکە فەقیری مقدس ناکە فەقیری لە نەزەرە مارکس شتە قێزەونێکە ناوێ فەقیر ویت مارکس لە دەستنووسەکانە اقتصادی فەلسەفیە 1844 لە بەشە مزە کار باس ئەکات باسە حەدە ئەقەلە دەستمۆزدیا مینیموم وەجەکە لە زوانە ئادام سمیتەوە یعنی کارگەرێک کە ساحێوە تەمامە بەرهەمێکە کە بەدەستی تێرێت سەرمایەدار ئەوەنەیە پێ ئەدات کە لە حەد زندگیە حەیوانیە بتوانێ بەقای بێت و بزێت و جیلت کارگەرە دوای خۆی درو کارگەر تەوهینە لە نەزەرم مارکس بە مەقامە ئینسان تەنزیل مەقامە ئینسانە بە کارگەر یا پرۆلەتەر ئەمە لە سەرزەمینی ئێمە جۆرێکی تر تەلەقی کریە لە سەرزەمینە ئێمە کەوتینە قێزەونی و سوالکەر خۆشەویستی و چڵکن و بۆگەن و فەقیری خۆشەویستی و بووە ئەفتخار بۆمان ئیستەیشە ئژین کوڕ فەقیر و هەژار کوژیاگە کوڕ فەقیر و هەژار و تۆ دەوڵەمەن و من کیژە نەداڕ بە غەیرە وەفا چی هەیە هەژارە خوێڕی حەیکی نییە نە وەفای هەز نە تەعهودی هەز نە مەسئولیەتی هەز نە شەخسیەتی هەز نە گەورەی واتیە نە شکۆی واتیە حەیچ نییە هەژار بێبەر و دوایەکی کاولە بۆ چون ئەم ئینسانە نەیتوانی گەل لە حەوائج ئەوەڵیەی حەیوانی خۆی دوورکەوێتەوە تا ئەحیانەن بیر لە مەقامێکی گەورەتری ئینسانی بکاتەوە خۆی مثالێک بدەم بۆتان تا مەلموس وێ بۆتان ئێمە گەل ئەکسەریەتمان لە ناوە خانەوادەهایەک لە دایک بووین کە فەخرە گوزەشتەیەکی دنیا و جەهانە کوردیمان تیا بوو تێمان نابوو دەسەڵاتەکە نەما بوو ئەمما فەرهەنگەکە هاتبوو لذا هەرچی شتە بڕێکیت بۆ ئێمە عیب بوو مەسەڵەن مثال بدەم لەناوە ئێمە هەر ناو زوانە عامیانە باو بوو ئەیان و کاکە ئەمە هەڵپەڕکەی بۆرە پیاگانەس ئەمە هەڵپەڕکەی بەگانەس یعنی ئینسانێکە بۆ خۆی شخصیت قاعلە مەقامە زندگی ئینسانیە بۆ خۆی قاعلە وەکو ئەنتەر خۆی ناشەکێنێتەوە ئەوە ئینسانە بێ شخصیەتێکە وا بۆ وجود و کەرامەتە ئینسانیە خۆی ئەرزش قاعل نییە وەکو ئەنتەر خۆی ئەشەکێنێتەوە پیاەکی 30 ساڵەس
ئەڕواتە ناوە هەڵپەڕکەیەک هەڵەخات و دائەخاو لە جێ و ئش و وەی و من گورگەکەی کەیلۆ بەرم و من شوانەکەی هەی کەرم و ئەی و هەڵەخات و دائەخاتەوە. ئەمە پیای با شخصیت ئەم کارە ناکە. ئەی بە خجاڵە دەکیشی شخصیەتی نیە لەو سەد هەوەکو ئەنتەر هەڵبخات و بێت و باعسە تەفریحە دیگەران لزەتی لێ بووە لەم ئەنتەرە. ئەگەر ئێوە دیتان تەمامە ئەم زەهنیەتەی داگیرکەرانە ئەم سەرزەمینە تەزریق بووە ناو مەردمە ئێمە بووە نۆڕم، حتا خوێڕیوی، حتا بێ تەربیەتتربی، حتا بێ پرینسیپتربی، حتا هاڕیاکتربی، حتا بێ شکۆتربی، حتا نەفەهمتر و جاهلتربی مەرغوبتری، نەفەهمتر و جاهلتربی مەرغوبتری. لذا ئەوەی شکۆی کوردی بوو لە ئینسانە کوردیا کوشتیان. ئەوەی وا لاهورە شێخ جەنگی و ئەمسالە لاهورە شێخ جەنگی و مەسعودە بارزانی و پاڤڵە تەغڵەبانی و هەرچی بەچکەنۆکەرە تەحتەنامە قەومەک ئیتنیکی کوردی نیانە شکۆس نیانە، ئەمانە شکۆیان نییە ئاغا گیان. شکۆش بە هیچ تەزریق ناکرێ بە ئینسان. کەسێکە لە دەروون و حاڵی خراوە کاولە، کەسێکە لە دەروون و حاڵی خراوە کاولە لە بیرون و هەرچیەکی پێبێ لە دەروون و هەر کاولە. نەزان چوزان و جە بیرونەوە من چێشم مێشە و جە دەروونەوە. ئەمە وەسە ئینسانێ لە شانۆگەریەکە نەقشە پادشا بازی ئەکا و کەسێک کە پادشای واقعیە. خەیلێ فەرقیانە. کاوراوە شانۆگەری ئەکا و نەقشە پادشا بازی ئەکا خۆی ئەزانێ حیچێ نییە. ئەژێ دوێشە و خاوی دیم قماوری کردم، بلیتی کیشام سەتم ئەن بردم، وەختی هەڵسام دیم هامە جاگەم هامە ناو لافە شڕە کونەکوناگەم. کاکە گیان تۆ تەوەهم لێتی داگە، تۆ پادشا نییەی، تۆ کاولی، تۆ شکۆتیان نەماگە. لذا اتفاقێکە لە سەرزەمینە ئێمە کەوت وەختی تۆ دەسەڵاتی جەمعیت نەبوو، وەختی تۆ ڕەهبەری ئەخلاقی و ڕەهبەری سیاسیت نەبوو، کاولستانیان خوڵقاند لە زوانی ئەوامە مەردمە ئێمە بوو بە ئەقڵە سەلیم و ئێمەگەل لەوەی شکۆی کوردی بوو تفمان تێکرد و پشتمان تێکرد. تفمان تێکرد و پشتمان تێکرد. کەسێک بوو لەو منتەقەی جوانڕۆ بە ناوی هەسەن بەگی فەتاح بەگی سەلیم بەگ. ئێناخی لە بەرامبەر ڕزاخانە یەک نەفەری شەڕی کرد، یەک نەفەری لە بەرامبەرە سپای ڕزاخانە شەڕی کرد و ڕزاخانی شکستدا بارهای بار حتا بە تەوتەئە گرتیان، گیریە و لە تارانە ئیدامیان کرد. یەک نەفەر. هەر ئەو مەردمە ئەوامە ئەو سەردەمە شعریان بۆ دروست کرد و لە گۆرانیە ئەیانوت ئەیانوت وە سەرگەرد بام لە دەوڵەت یاخی، دایک زەردۆی باوەک ئێناخی، وە سەرگەردە بام لە دەوڵەت یاخی. ئەمە مەردمێک بوو وا هەنوو شکۆیەکی کوردی پێوە دیار بوو. وەلێ ئەمە لە ڕەوەندێکە تەحتەناوە سڤیلایزد بوون، ئیجتیماعی بوون، مرۆڤە ئێمڕۆژی بوون، لە نەحلەیەکە تەحتەناوە پێشڕەو بوون، مارکسیست بوون، چەپ بوون، لە نەحلەیەکە تەمامە ئەمە هاڕیە. ئەمە چی دروست کرد؟ فەرهەنگ بوو گەنپەروەری، چڵکن و هاڕیاک پەروەری، فەرهەنگ کزۆڵی، قوربانی سازی، تەجاوز پەرستی، عاشق کزۆڵی و بۆگەنی و سوالکەری بوون دروست کریا لە سەرزەمینە ئێمە. بۆ چون ئەم سەرزەمینە ئەلیتە خاسە خۆی نەما، تەبەقەیە ئینسانگەلە بەرزەفڕی نەما، فەرهەنگ ئینسانە بەرزەفڕی نەما، ئینسانە کوردی نەما، گەلە کۆمەی لێکریا سەرکوبی کەن، گەلە کۆمەی لێکریا بیخەنە پەراوێزەوە،
گەلە کۆمەی لێکریا تەحتە ناوە دواکەوت و زاڵم و پیاوسالار و فڵان و بیسان بیکوتن دەبی داکوتن هەر ئەوانەی وە دەسەڵاتیان مەمنوع کرد ئەمڕۆ درۆزنن دزن ماستاوچین جاشن کوڕە جاشن لەبەر ئەوەی تۆزێ دەسەڵاتیان بوێت دەسەڵاتە پوڵی مەقامێکی شغڵی لەناو دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقیا بتوانێ بخوڕێ لە خەڵکی هەر ئەوەی وە دەسەڵاتە ئینسانە بە کەرامەتە کوردی ئەدا بەرهاڕین ئەیوە خراوە خۆی هەر ڕزاوەتێک ئەکا ئەمڕۆ ئەوەنە دەسەڵاتی وە ماستاوچێتی وە خوێڕێتی و گۆڕانە خۆی بەدەستێنێ دێ ئەمە دەرەنجامە چ بوو دەرەنجامە ئەمە بوو لەم سەرزەمینە اتفاقی نەکەفت ئەم خەڵکە وە ئەزانێتە تو دانیشیشی بە خەڵکی ئاگاهی بەیس خەڵک سەوادی نییە فێرە سەواد بێ نەخێر خەڵک هەم سەواد وا لە بەردەسیە هەم فرەشتێک ئەزانێ مارکس لە تزە یانزەهۆمە خۆیان ئێژێتی فەلاسفەی جەهان هاتکن جەهانیان تەفسیر کرد مهم ئەوەسە جەهان تەغیر بەی چۆن جەهان ئەگۆڕیت چۆن ئەیگۆڕین دانیشی نەسیحەتە کاوراکەی ڕۆڵەگیان و قەشەنگەکەم و شیرینەکەم و وامەکە و جفتەک مەخە و بۆ واعەکەی یا ئەوەی کە تۆ عەمەلەن تێتە مەیدان و عەمەلەن پێ ئێژی ئەمەی تۆ ئەیکەی کاولکاریە دانیشە ئینسانە کاول ئەقڵە سەقەتە جەمعی ئەهاڕیت دەمامەک لەسەر چهرەیە کەسیفە قێزەونێکە شاریاگەسۆ لا ئەدەی تا ئەم ئینسانە جورئەت نەکا کەسیفیەکانە خۆی بێوجودیەکانە خۆی مەقامە پەستە حەیوانی خۆی لە پشت پڕۆژەیە ئەخلاقی و مەفاهیمە بەرساختەیە حاکمیەتیە معقولی کە تۆ مەجالە ئەمە نادێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە ڕۆژی ئەوڵەوە ئەم مەجالەی نەدا وعملا هات ئەم خیاڵستانە جەمعیە بۆگەنە فاسدە بەرساختەیە دەسە ئەوانەی کاتکن ئێمە نابودکەن هاڕی آخر کاوران نافەهمێ تعریف مەفهومیە شارلاتان قاڵتاق کڵاوبەردار دەزوەڕ سەرسەری هیچ و پوچ بێ بنەما نافەهمێ ژێمە جبێنە کورە کاورای کاول مچەی هجری ئەبە ئۆجالان مەسعود بارزانی جەلال تاڵەبانی ئەمانە نە تەولیدە ئەرزشە ئەفزوودە ئەکەن نە تەولیدە خەدەمات ئەکەن ئەم تێ هەڵدریاگانە کە نەمایش ئەدەن تعریفە کڵاوبەردار ئەمەسە ئینسانێک کە نە ئەرزشە ئەفزوودە دروزەکە و نە خەدەماتێ تەولید ئەکا وا ئەینوێنێت کە کارێکی مهم ئەکات وەلەزا تۆ ئەخەڵەتی ئەمە کڵاوبەردارە مەچەی هجری عەبەی مۆحتەدی جەلالە تاڵەبانی قاسملو ئەکبەر بێشەرەف و ئەکبەر کڵاوبەردارن ئیستە قاڵتاغن ئەمانە قاڵتاق ئەوەسە واوە زۆر خۆی تەحمیلەکا بە تۆ لە مهمترینیان دەوڵەتە ئێرانیە کە بە زۆر خۆی تەحمیل کردگە بە تۆ هەر بە زۆر مەچەی هجری و حیزب دموکرات خۆی تەحمیل کردگە بە جامعەی ئێمە حزب دموکرات چۆن نیشانەدا خەریکە کارێک ئەکان مهمە نە ئەرزشە ئەفزوودە تەولیدەکان نە مەتن تەولیدەکان نە ئەدەبیاتە ئینقلابی تەولیدەکە هیچ کارێکی نەکردگەم کاولە پەکەکە ڕۆژ بە ڕۆژ ئێمە تورکیتر و ئێرانیتر و هاڕیاڵتر و بێدەسەڵاتترەکە چۆن نیشانەدا کە کارێک ئەکا ئەحیانەن بە کوشتن و بە کوشتانە کوڕ و کەنیشکە مردم ئاخواڵی ناگرێەوە دە نەفەریان لێ تۆپیا دەی تۆپیا چاویان دەرات چی بکەم تۆ گەرەکتە بێژ ئێمانە خەریکن کارێک ئەکەن ئەحیانەن ئەمانە مشتێ شارلاتانە شامورتی بازە کڵاوبەردارن و حەیچێ تەولید ناکەن وەکو ئەنگەڵ دەمیان خستکەسە دەمارە ئەم مردمە وەکو ئەنگەڵ دەمیان خستکەسە دەمارە ئەم مردمە دا بفەرمو ئەمانە چی تەولید دەکەن چی بەرهەمەهێنن شغڵە ئەمانە چییە شغڵیان چییە کاریان چییە کارە مەسەی بارزانی چییە چی ئەکام تێ هەڵدریاگە کوڕە تێ هەڵدریاگە کارە بنەماڵەی تاڵەبانیە تێ هەڵدریاگ چی ئەکەن وا لاهورە شێخ جەنگی ئیستا هەڵەگەڕێتۆ ئێژێ بڕۆن مادەی 140 جێبەجێکەن
مادەی 140 بە چی جێبەجێەکرێ لاهورە شێخ جەنگی کە پارلەمانتار بڕوە لە پارلەمانە عێراقێکە وا لە ئەقەلیەتە جێبەجێیکە چۆن تۆ یاساییت کردگەوە ناتوانی جێبەجێیکەی هێزە ئیجرایی زەمانەتە ئیجرایی چییە پارلەمانتارەکەیشی بڕوا تەقلە لێبە هەڵ بخاتۆ تۆ کەرکووک لە بەردەستا و بە هێزە حێزە پێشمەرگەت چۆن نەتوانی بەری پێ بگری و بێریتیوە ئێوە چی ئەکەن ئێوە چی ئەکەن ئەحیانەن کامە تەولیدە محتەوا و مەفهوم و گەورەی و سەروەری ئەکەی تا شغڵێکە هەسە حەڵاڵەوێ تا شغڵێکە هەسە حەڵاڵەوێ ئێستا مەچای هەجرێ چی ئەکا پاڵی داگەسۆ لە ناوە ڕەختە خاوەکەیە چی ئەکا مەچەلوتە چی ئەکا ئەبەی محتەدی لوسکە چی ئەکا ئەحیانەن خەریکە مفت ئەخوا مفت تێ ئەڕوات و حەجکارێ ناکە چی ئەکا بێجگە لە کاوریە مەردمە کورد ئەم نانەوە مچە و عەبە و سەی ئیبراهیم و عومەرە ئیلخانی زادە و عەبدوڵڵا ئۆجالان و ئەمسالە ئەمانە ئەیخۆن بە چه قیمەتێ چه تاوانێ بۆ ئێمە تەواو ئەوێ تا ئەمانە ئەمڕۆ بێکار بووگن ئەمانە ئەمڕۆ حیچ کارێکیان نییە حیچ تەولیدی ناکەن شارلاتانیەکەن و خەڵک ئەخەڵەتێنن بە چه قیمەتێ بۆ ئێمە تەواو بووگە چه بەهایەک کوێی ئێمە فرۆشیاگە چی لە ئێمە سندریاگە کەو ئەتوانێ ڕاحەت پاڵبات و بخوا و بێت و بڕوا چی لە ئێمە سندریاگە بۆ ئێوە لە خۆتان ناپرسن کەواتە وەختی تو جامعەیەک دەست تعریف مەفهومی ناکرێت و کاورای کاول نافەمێ ئەدەب ئەوەسە تۆ هەر شتێ لە جێگەی خۆیان بە مەقامە خۆی ناوی بووەی ئەو بێژن ئەدەب لە حەوزەیە سیاسەتە مبارزەیە سیاسی دەرخستنە چهرەیە خائن دانە صفاتە مناسبە بە خائن ئەینە ئەدەب وە گەورەیە ئەینە ئەدەب وە گەورەیە دەی ئیستە ئەمانەی وا ڕوو ئەکەنە ئوروپا بۆتێن مشتێ ئینسان دەر سەتح حەوائج حەیوانی بۆ ڕوو ئەکاتە ئوروپاتێت بۆ بە شوێنە چیا ئەگەڕێتێتە ئوروپا بۆ ڕەویان کردگەوەکو گەلە گال کەوتگنەڕێتێن بە شوێن چی بە شوێن دەسەڵات هاتێت بە شوێن ئارامش و ئەمنیەت هاتێت بە شوێن چی کەوت کەسە ڕێبێت بە شوێن تەأمینە حەوائج ئەوەلیەی حەیوانی هاتێت ئینسانێ وا لە دەروون خۆیە ناتوانێت لەزەت بووە بە واسطەی عەقڵی سەمەرەکەی ئەوێ بە تێهەڵدریاگی وا لە زندگی ئەمە فێرەوێژنێ بخوازیە و ماڵێ دروستکا و دوو نەفەر وە دەوروبەریوێت و هەرچیشەوە حکم کات و پاسوور کات و تالیلە کات و تەواو حەجێکی تر نییە ئەمە حەجە نافەهمێ حیچ مەعانیەکی گەورە نافەهمێ ئەم ئینسانە بۆیە تەقەیسەرکە و حاڵیمان ناوێ ئێ تەبیعەتەن تۆ حاڵی ناوێت و کاوەڕی ئەی تەبیعەتەن تۆ لەم حەوزە ئەسڵەن فەعالیەتێ نەکردگە ئەسڵەن فکرێ نەکردگە سۆ براکەم ئێژێ ئینسان لە حکمەتە زندگی شۆپنهاوەرە ئینسان سێچت باعث ئەوێ ئیحساسە سەعادەت بکە یەکێ ئەوەی کە هەس یەکێ ئەوانەی کە هەسی یەکێ ئەوەی کە ئەینوێنێ ئەوەی کە هەس گەورەترین تەأسیری لەسەر زندگی ئینساندا هەنێت یعنی وجودە لەشت حقیقەتێکە هەی لەکوێ لە دایک بووگی کوڕەکەی کەنیشکەکەی تەواو شتانێک کە تۆ هەی دەی کاورای هاڕیاگە بۆگەنە ئێرانی و کاورای بۆگەنە حەلیمە کوردستان تۆ لە وەحلەیە ئەوڵا خاوەرمیانەیەکی جیهانە سەوەمیە نەفرەت شدەی لە وەحلەیە دووەمە کورد قوم ئتنیکیە سەرکوبووگە بێهویەت و بێشناسە تاریخیە وەحشیت لە وەحلەیە سەوەمە تۆ دەرکریاگێکی و پەراوێز خریاگی هاڕیاگی بێوجودی بێکەرامەتی لە وەحلەی چوارەمە تەحقیر بووگێکی مەوردە تەمەسخوری وا خۆت لە خۆت قینێتێ دەی تۆ ئەمانتە تەکە خۆتە هاورگەسە ئەوروپا ئەحیانە لە ئەوروپا چارە ئەوێ
چارە ئەوێت تۆ توانیکتە ئەمە بگۆڕیت تۆ لە کوردێکی قەومی ئیتنیکی هاڕیاگی بندەسی بۆگەنی خوریاگی بەچکە ڕەعیە توانیکتە خۆت دەربێنیت و خۆت بکەیتەوە سەروەر تۆ لە حاشیە توانیکتە خۆت بکەیتە مەتن نە دەیسێت تێتە ئەوروپا چی اتفاقێکەکەوێ پول پێیاکەی پول چی پێیەکەی پول بزانە پوڵێک کە تۆ پول ئیمکانە پێدا پول دەسەڵاتە بەشێک لە ئەبزارە دەسەڵاتە ئیمکانە پێدا وەختی تۆ پوڵە بێ و وەختە فرە ئەوێ ئیتر مەشغوڵ ناوی یەکێک لە اتفاقاتێکەوێ تەفریحاتە فراکە ساعەتە تەفریغ و فراغەت و بۆشایت فراکە چیەکەی فعالیەتە گەورەی ئینسانیەکەی هونەر ئەخولقێنیت مەفاهیمە گەورە دروست ئەەکەی بە شوێنە تعبیرکردنەوە و ماناکردنەوەی ژیانە ئەڕۆی چیەکەی ئەزانی چیەکەی ئەها لە حەلیمە کوردستانە دیاردەی ماساژ پلەیس فرە بووگە ئەها ترافیکە لەشفرۆش و ژنە فاحشە ئەکەن ئەو سەرزەمینە ئەها خەڵکەکە فێرە مەوادە مخەدر بووگە ئەها خەڵکەکە قاچێکی وا لە قوم و وا لە شمال لە ئێران و وا لە تورکیەوە شوێنە قەحبە بازیە ئەزانی بۆ لەبەرەوەی ئینسانێک کە ئەقڵی ئەوەنەی چۆلەکەیە کە وجود بچووکێکی هەز لە حەوائج حەیوانی تێنەپەڕیگە وەختی ئیمکانەکە پەیاکە ئیمکانەکە لە ڕاستای ئەمە خەرجەکە لە ڕاستای ئەمەم ئیمکانە خەرجەکات بۆیە تۆ ئەوێنی لەم سەرزەمینە ئێمە ئەلا ڕەقمە ئەمەی کە تۆ ئیمکان یان ئەن باشتە سەرمایەیەک مەوجودە ئەم باشتە سەرمایە نابێ بە خەیرە عمومی نابێ بە دەسەڵاتی گشتی نابێ بە دروستکردنە جەریان گەنە ئاوانگارد و ئینقلابی ئەوێت تۆ چی؟ ئەوێت تۆ ورود و مەکانە فاحشەگەل و بەهەشتە فاحشەگەلێ وڵاتانە مختلف و لە جامعەی خۆیش تۆ دەست پێیەکە بە فاحشە کێشانە تەبەقەیە فەقیر بۆ لەبەرەوەی ئەو تازەوە دەوران گەیگە دەڵە دزە وا بووگە سۆساحەوە پەترۆڵ دۆلار ئەمە ئەقلی وا لە حەدە فنقێکا کاورای کاورێکە لە حەدە بەرازێکە ئیستە فاتە تامی پێنادا ئەڕوا ئەلکسیای ڕۆمانیا تێرێ ئەلکسیای ڕۆمانیاتە فکر ئەکا لەزەتە جنسی وا لە تەنەوع جنسیە بۆیە ئەم فمینیستانێژن ئەو پیاک چۆن حەقی هەز چوار ژنی بێ بۆ ژن حەقیریە چوار پیاگی بوێ لەزەتە جنسی وا لە تەنەوع جنسیە ئەی بۆ ئێوە دوای پەنجادانە دەسە برا و ڕەفیق کوڕ و بۆ دوای دەدانە ژن فاسقەی جۆرا و جۆر ئیسەیچە هەر حاڵتان خراوە شوێندارێترا گەڕین بۆ حاڵتان خراوە دەبەرەوەی تۆ حاڵە لەگرا خراوە لەبەرەوەی تۆ کاوڕ حەیوانێکی مطلقی لەگرا تۆ بە مەقامە ئینسانی نەگەیگی بۆیە فکرەکەی وا لە تەنەوعە تعریفێکە لەم مەفاهیمە نییە دەی ئەو کاولە وا ئیستە لە حەلیمەکەوێتە ڕێیا ئەو تێ هەڵدریاگەوا لە لادەیەکە مستەقیمەن لای کرماشان و لای فڵانە جێگاکەوێتە ڕێتێتەگرا بۆ چی تێت بزانە ئەوەی کە تۆ ئەوڵەن خوێت کێی تۆ کێی دوای ئەوە تۆ چیت هەس لە مەدرەک و لە شۆهرەت و لە شخصیەتە ئیجتیماعی و لە سروەتە خانەوادگی و تۆ چیت هەس دوای ئەوەی کە تۆ لە چاوە دیگەرانە چی ئەنوێنی دەی کەسێ وا کوردە قەومی ئیتنیکیە وا دەهاتیە وا بێسەوادە کەس نایناسێ ئەمە یەک یعنی حەکێکی نییە لە چاوە خەڵکیا چی ئەنوێنێ بۆ گەنێکی تێ هەڵدریاگی هاڕیاگی نەفەهم ئەمیشە خەڵکی تێ بۆم ئوروپا چی بکە تێ بۆ ئەم ئوروپا ئیستە نەداشتەکانی داشتە بکە خۆب ئەم ئاغا ناوێکی نییە وەلی ئەتوانێت بێتۆ ساحەیەوە ماشینی ناوێکی نییە وەلی ئەتوانێت بێتۆ ساحەبی ئاپارتمانی شقەیەوە 30,000 پوند خۆم کاورا دوای 50 ساڵ لە نەفەهمی و نەزۆکی و هاڕیاگی و بۆگەنی و تێ هەڵدریاگی ئێستا گەرە کێسی بە هەبوونە دانێ شقە شخصیت پێیاکەم من
پەیمانە حەیدەری دوو شقەم هەست سەلام عەلەیکوم چاو دەرەها دوو شقەت هەست ملە ئەتەقی دوو شقەت هەست تۆ هەنووز ناتوانی گزارشکەی پەیمانە حەیدەری کێس جەهانە پەیمانە حەیدەری کێس ئەم جەهانە تایبەتەوە ئەم ئینسانە تایبەتە ئەخولقێنە چییە تۆ ئەوەنە وجودە سەخیفە خوات حەیچێ نییە کە گزارشی بەی ناچاری لە دروستکردن و لە هەبوون و مالکیەتە کالایە خۆت دەرکەی من وەنەوشەم هەست دەبی کە چاڵە چاوە چی بکەم وەنەوشەت هەست دەئیستە تۆ وەنەوشەت خۆت دروست کردگە چون تۆ حەیچێ نییە تۆ شەخصیەتە نییە تۆ وجودە نییە تو کاراکترێکی تایبەت نییە تو تەسیرێکە نییە تو ئوسولە نافەهمی لەزەت چییە هەر ئەم فەرهەنگە سوالکەریتانەی دیگە ئەوە لە منتەقەی بیلۆڕووسا گیرمان کردە برسیمانە دەچاوە تەقی قەڵەتە کرد هاتیتە دەرەوە بۆ هاتکیتە دەرەوە بۆ ملێنیاگە هاتکیتە منتەقەی بیلۆڕۆس بە شوێن چییە ئەگەڕێی خۆ ناشێ بیتە ئەم بریتانیا بیر لەوە بکەیتەوە دەسەڵاتەکەی مەلەکەی لێ بسێنی شەریکی بوویتەکیا کورە تۆ هاتکیتە ئەگرا عەزیزم بنفیت خۆی و ساعەتێ 5-6 پاوەندەر بێری و شقەیە پسێنی کاورای فاسد بۆیە نیوەتان لەگرا لەسەر تەجاوز وانە زیندانە نیوەتان لەگرا لەسەر مەوادە مخەدر وانە زیندانە بۆ تۆ چون حەیچێنا ئەسن نازانی لەزەت چییە وەکو کاوڕێ بەریدەن هاتکیتە ئەگرا وەیتە گایە وەکەڵ بۆ هاتکی وەکەڵی نازانی چی بکەی دا نامرکەیتۆ کورە بێ ئێواران ئەم پەنجشەمە و جمعانە بێ لە دەرم دیسکوانە بوێسە کاورا لە حەلیم و کوردستان و دوێکە هاتکەوە تراکسوتی ڕەشە خۆیە کاوە ناوە کڵاپە بەشک و هەڵقرچیاگێکی هاڕیاگی لە خۆی هاڕیاکتر بواتە ماڵەوە وەرد و دەرس هاتکە زندگی بکات کاورای کاول زندگی چییە تۆ تعبیر لە زندگی و لە لەزەت چییە چه تعبیرێکە لە لەزەت هەزوا تۆ هەر تێر ناخۆی هەر کونای وەسە ژنێ کوناخۆشەی دنیاست ئیستەیشە لەزەتی نەوەرگە ئەژی ئەرێ تۆ بۆتەکە ئەحمای تۆ بۆتەکە قاسمای بۆ ئەڕۆیتەکە عەلیە وڵا نازانم و قاسم خاز نییە و عەلی خاز نییە و ئەحمەد خاز نییە و بەشکم دانەیە خاز بدۆزمەوە کورە تۆ ئیراد وا لە ئەگراتە کاول تۆ فکرەکەی بە بازلیان و وەکو کێچ پەڕین حاڵە خازەوێ حاڵە خاز ناوێ کاول لذا بێگەورەیی بێڕەحبەری بێڕەحبەریەتە ئەخلاقی بە ئێمەوە دیارە کا هاوارەکە تای ئەمە وێت و چی کاورایە لە لادەیەکە هەڵسیاگە هاتکەسەم بریتانیا ئەقڵی بە ئەندازەی فنقێکە تەواوە نەداشتەکانی ئیستا داشتە بکاتۆ لە کالا مۆبایل بگرێتە دەسی شەرواڵک بکاتە پێی خۆی وەکو ئەنتەر دەرخا بێژە سەفەرە خارجی ئەچم تا حاڵی خاص بێ باسی بکەن و بێژن و ئەوە فڵانە کەس و ئەڕواتە فڵانە جێگە هیچ کام لەمانە ناتوانن لە گومنامیا زندگیکەن ئیلا ئەشێ بڕۆنەوە بۆ جامعەی خۆیان و کەمیونیتیە خۆیان تا نشانی ما بەقی هاڕیاک بە ئەمە مەسەڵەن شوقەیەکی هەز لە سلێمانیە شوقەیەکی هەز لە کرماشانە ئەحمەد تۆفیق سپێوە نیستە شوقەیەکی هەست دەچی بکەم شوقەیەکە هەست تا خەڵکی باسی بکە و ئەحمە پیایە مهمێکە وەکو کەرکارەکات و شوقەیەکی هەست و تۆ لەم ئەحمەوە نەشکۆ ئەوێنی نە گەورەیی ئەوێنی نە تەغییراتە بنیادی ئەوێنی نەها بە شوێنە دەسەڵاتێکی گەورە و مەقامی ئینسانیەکە هەڕاکە هەڕات کەس ئەگرابێت و نۆکەرە مەلەکە کاورای کاول من نەمدیوە ئالەگرا مەچەکێ لە خۆتان دەرخەن جورئەتی لە خۆتان نیشان بن لە دەسەڵاتە سیاسیە وڵاتی وا هەڵتان بژارگە کاول پیۆرینتانەکانە ئوروپا و بریتانیا وەختی چوونە ئەمریکا پەیمانە مەیفلاوریان ئیمزا کرد ووتیان سەرزەمینە مەوعودێ وا لە بندەسمانەوە ئێمە ئەگرا ئاوان ئەکەینەوە ئیتر بیریان لە بریتانیا نەکردەوە
وإيالات متحدة أمريكا دروس كر إيوه بيرتان لشيكر قاسو إيوه أجر نرويتو تولا سليماني ولا كرماشان ولا سن الشقية سنين دلا أتقي باجي آمينو باجي مريمو باسن كنو ولا هاريا قبوغنا بسواد بأقل كركة يقدنا أبارتماني هزيستان يقدنا أبارتماني هز دو أبارتماني هز دي ام كاولا أبارتماني شيويد إيكاتو دوان دوكان بيتزاي دا أني إترشي أكي أدي لف بريكا حفريتي دروس أوي وقليانا كشي حالي خازنية مواد أخوا حالي خازنية جندبازية كحالي خازنية لبري أقلي بتشوكا إمكاناتي كفران بيداغا وتكانم جهانا ولزتي لي أوي توفر خوشو أدي وزوكو أرواعي كايواني حجينية حالي خراوة بون چون توانی نیه بفهمید جوری که تریش زندگی بکن نکته اولا مثلا من بو وها کاولم من بوس بي سرزمينم من بو بيد صلاتم من بو نيمة حد مقام إنساني ما من بو شهامة منية لمقام إنساني خو مرة فتاركم مسعالة لأخويناك حج وقت لأخوي درجي لأخوي هراك أمي إيوة إمرؤي وينن سمرية كاولكاري شيادي تماع بازية عدية حيوانة بأقله كاكا إيواغا الشعور تان بوايا لجمعكي 10,000 نفرياك عشيري بون إيوة صلاة بون بور تان نقرك بويتر تو بور إمكاني دا صلاة تو حتى لناو جمعكي خوتا عشيركي خوتا صادق وايتا بمحبة وايتا بكرامة وايتا إجازة ندايا ليكتري بتان تلازينن إجازة ندايا كشينا ونفرت كيوتا بينتان تو قدرة بو حرشيش تبوت ديستكاول قرقتا ب$1 مليون شيب سينيت $1 مليون كاهز مجموعي بشرين يبري لنا بيانا بوس حلبي خود درخي لذا أرويتو سراغ أو هارياغاني وهاريكتا خود درخي خود درخي اوان وتو ايجن تو بولاهز خوش وحالة تو بولاهز لتشاو الدراد بولاهز ملي التقي بولاهز شيب كم بولاهز او انا اخوتي بي بهن متاقيانا درتي هاتكي لمن تايد بقدي حالة خاص بي بيجم تو بيه خاسي كي بولاهز نولا تو كريكي تواوي نفهميكي وكو خود لم دنيانية أما بو وابو لبر أوي إيمن نبوين وإيمد صلاتي قشتي ما نبو وإليتا كردي ما نبو وين بيمان كرت استكاورات كسقرا لي برسبوتي تدرو نازاني لقرات شيكي نازاني بوشياتكي نازاني هرشي روجي شوالة جيغيكا وعكس لخوي أقريتو صلفي أقريتو وعما أقرعو ام كاوله خلقي اشي بيويني بيجي خوشي لي بوزري من اگر خوشم لي بوزري نشاني ايوي نادم من اگر كنشكي زري فيتو خوشم بيوت نشاني ايوي نادم اي وقسيكي بيبكم من خيرت بمقري بنوم لشقويكم مجانا ايوا ناكم وكارناكم اي شعر من اگر بروما ولاتك حزي بيبكم لسفريك ايكم وقت ناكم عكسان دابنيم لفيسبوك وانستغرام خلق بيويني توفرو خليكم لزتوم ازانم بشوين تشياتشوكم خليكم لتفريحهم لساعتك وامتيا لزتهم تو ناي ويكاولي خليك اتقي تشوقي لصواح لا روتو بوجيتو شلق اكسي لاخوتك قريد داهني هر العانة انتاليا يا ربي تشاو الدرات هر العانة انتاليا تون لا انتاليا لزت اوين افهمي انتاليا شون اقلب اندازي برازيك شخصيته باندازي برازيك او تيناقي لاخر تيناقي بخاطري تي هالدرياقي تيناقي بخاطري وحيواني بخاطري وين حوائج حيواني تاقيل كرقة أي بو لفاحشتي أقي أي بو أنواع أقسام مواد مخدر أناسي أي بو سوال كردن أناسي أي بو بارو يزلزل أتواني بخوي ها أي بو أوي ودرد قوي با أخوا وجنس كردن أخوا أيزانيت أنواع أقسام تويز جنسي أناسي أنواع أقسام اللوبريكيت أناسي شون أمانة أناسي كاول كبدرد زندقية حيواني تخوا ولي أوي بمقام إنسانيتو بشكو بقوري أوي كتو أنوينيت وحوزية إمكانيتو تو حكي نازاني
وحالیم نایەت و سەلەمەیەشت و تاقتم نییە و پولم نییە و پوڵ نییە چاودەرە تۆ پوڵیشە بێ هەرکاولی نەیشەوێ هەرکاولی لە 100 ساڵ تاریکیان لەسەر زەمینە ئێمە وەها مردنێکیان خوڵقان لە ئێمە وەها اتفاقێکیان لە ئێمە خست کاورا هەڵەگەڕێتۆ بە منێژە کاک پێمان بڕۆ زندگی خۆت بکەم مردمەوە تۆ دروست ناوێ هەڵگەڕیامەوتم کاورای کاول تۆ فکرەکەی تۆ زندگیەکەی زندگیکردن چی شەکلی ئادەی بۆ فکرەکەی من زندگی ناکەم تۆ خەریکی زندگیەکەی یعنی تۆ چه تعبیرێکە لە زندگی هەست وە نەوشە و مەنگەڵە کەبابەکە و ژنبازی و دیسکۆ ئەمە زندگیە کاول تۆ ئەمە ێژی زندگی بۆ فکرەکەی من زندگی ناکەم من لەوەی کە هەم پەیمانە حەیدەری منتەسەب بە کوردە قەومی ئێتنیکی ڕازی نییەم ئەی گۆڕم من نەخۆم نە ئەژدادم بەردەی دەسە کەس نەوگم بەردەی دەسی کەسیش ناوم منیش بۆ کەس ناخەفێنم هیچ کەسیش لەم دنیا لە حەنای خۆم و سەروەری و کەرامەتە خۆما بە پیاک نازانم بوو منۆکەری هیچ دەوڵەتێکیش بە قۆنەرەکەم حساو ناکەم و ئەم واقعیەتە بۆگەنە کە ئێوە من ئەیگۆڕم من ئەیگۆڕم و نایەڵم تۆ ناوە من و مەفهومە کوردی خراوکەی نایەڵم تۆ وە هاڕیاگیت وە سەخیفیت وە بچووکیت وە قەوارە بچووکیت وە بۆگەنیت وە داهاتی بوونت مەفهومێکە متعلق بە منەوە منیش تعلقم پێ هەست خراویکەی من نایەڵم ئەمە اتفاقە بکەفی بۆیە ئەوانەی کە تێنەم ئوروپا وەختێ تەماشایان ئەەکەی ئەم کاولانە جا تای داستانەکەیان بوێنە تای داستانەکەیان کاولی و هاڕیاگی و بووگەنی و خەسیاگیە لەم سەرزەمینانە ئێوە ئەیان وێنن بۆیە تۆ ئەمە 50 ساڵە وەکو گاگەل ڕەوەکەن تێنە ئەم ئوروپا و ئەمریکا تۆ نەدی یەک جەریانە ئینقلابیان تیا بێتە دەرەوە یەک جەریانە ئینقلابی تۆ نەدیەمانە تەبدیل بوون بە وەزنێک لەسەر ئاڵمان و لەسەر ئوروپا و لەسەر جەهان تەئسیر دابنێن و داوای مشارەکەتە لە دەسەڵاتە بکەن نەدی وەکو ئەوانەی وا چوونە ئەمریکا چوونە ئوسترالیا چوونە نیوزیلەند لێودا دەسەڵاتی خۆیانیان سەپاند دانیشکن وەکو پەز و کاوڕ خۆ هەڵی ناگری و بریتانیا جێگە خۆشیکە و خۆ هەڵی ناگری و دموکراسیە و فرەخۆشە و بەڕاستی و بەریتانیا و ئەوروپا و کورە هاڕیاگە بۆگەنە بەچکە ڕەعیەت تۆ لەگرا چی ئەەکەی معلومە دەوڵەتە ئوروپایی ڕەعیەتێکی ڕەعیەت زای بۆگەنی وەکو تۆی لە کۆرپۆرێشنی سووری و لوبنانی و عێراقی و ئێرانی و تورکی گەرەکە بێتە ئەگرا کلک بجەڕێنێت و خەدەماتە مختلف بکات تۆی گەرەکارێ وا پیاەکتان تیا هەڵ نەکەوتکە لەگرا مشتی هاڕیاگە بۆگەن لەم سەرزەمینە داکەفتگن بۆ تێی بۆ ئوروپا تۆ فکرەکەی ئەوامە لە خارجی فرە بێتۆ لەزەت ئەوەی پەترۆ دۆلەرەکانە حەریمە کوردستان هارتی کرد ئەیتەرە و سەواحە لە پاتایان نەما و کەنیشکەکانە ئێرانی نەمان فاسدی هەنکەی و بیانوێیت و استفادەیان لێ بکەیت و سپڕین لە دیسکۆکانە ئوروپا بگەڕێنەوە شوێنیان فرە خواشە حیوان تۆ لە هەر کوێ ئەم دنیا بووی هەر وەکو حیوان زندگیەکەی بۆیە جامعەیە واتیا شکۆ کۆچی کردگە و کەس بەها بە شکۆ نادا هەرچی کەسافەتە ئێوە نەقلیەکەن و ئەیکەن بە ئەقڵە گشتی ئێمە ئەیهاڕین مەجالتان پێ نادەین تا ئینسانێ دروست بێت لە حەد شکۆ و مەقامە قەدیمی ئینسانە کوردیە ئەم مەجموعە هاڕیاگەی من نایەن ناسینەوە نازانین کێن بەرساختەکانە دەسە هاڕیاگی کاولی و تەوتەیەکە کە بەرعەلەیهیان کردیاگە گەرەکتە خاسیان کەیتۆ بشی واقعیەتەکان پێبێژی تا داندانەیەکیان تەکان بخوا و ئەم فەزایە عمومیە لەمانە بیشکێنی نێڵی بە خیاڵی ڕاحەتیا پاڵبەنەوە هەر توڕەهاتی و دەمیان تێت بێژنی لا ئێوە خۆش